دەست پێمان برن داهاتی ئێستای هەرێمی کوردستان چەندە و 8 مانگ پێش ئێستا چەند بووە بەس ئەم دوو بەراوردەمان پێ برێن. حکومت بەڕاستیم پێم وایە ئەگەر ناتوانێت جێبەجێکە باشە با حکومت هەڵوەشێتەوە با حکومت دەست دەکات بچێشێتەوە یەخۆ دنیا خراپ نابێت. کۆبوونەوەی پەرلەمان لە نێوان ڕێکەوتن و موئامەرە و سیناریۆدا هەندێک ڕێکەوتن و بەشێک موئامەرە و بەشێکی تریش سیناریۆ بۆ کۆبوونەوەیەکی پەرلەمان هەمووان کەوتونەتە گیانی یەکتر و هەریەکە و لەلایەکە و خەریکی خۆڵ لە چاوکردنی ئەوی ترە حیزبەکانی دەسەڵات لەلایەک پێکەوە و لەلایەکی تر دژ بەیەک هەرسێکیان پێکەوە ڕێک دەکەون و دواتر دوانیان موئامەرە بەرامبەر سێم دەکەن و بۆ خۆیان سیناریۆدا دەڕێژن و جێبەجێ دەکەن. سەرۆکایەتی پەرلەمان دژی دەنگی پەرلەمانتاران دەبێتە بەشێک لە سیناریۆی حیزبی و تاوێک لەگەڵ پەرلەمانتاران و تاوێکیش لەگەڵ تیمی حکوومەت دەبێت. کۆبوونەوەیەکی پەرلەمان هێندەی فێستیڤاڵێکی هونەری سیناریۆی تێدا بەکارهاتوو هێندەی جەنگێکی گەورە موئامەرەی تێدا خرایەگەڕ ئەوەی ڕوودەدا یاخیبوونی یەکێتی و گۆڕانە لە مەسرور بارزانی یان سیناریۆیەکی دیکەیە. سەرنجام و دوای چەندی مانگ لە داواکاری بەردەوام لەلایەن پەرلەمانتارانەوە بۆ بانگهێشتکردنی تیمێک لە ئەنجومەنی وەزیران بۆ قسەکردن لەبارەی موچەی فەرمانبەران و داهاتی ئێستای هەرێمی کوردستان ڕۆژی دووشەمە ژمارەیەک وەزیر کە هەریەکە و نوێنەرایەتی لایەنێکی پێکێنەری کابینەکەی نۆی دەکرد چوونە پەرلەمانی کوردستان و بۆ ماوەی زیاتر لە 18 کاتژمێر زیاتر لە 600 پرسیاریان ئاڕاستەکرا بە شێوەیەک زۆرینەی خەڵکی کوردستان ئەو شەوە بەدیار کلاسیکۆی پەرلەمان و حکوومەتەوە ئێشکیان گرت و ئەنجامیش کەس نەیزانی کێ براوە بوو. ئەنجامەکانی کۆبوونەوەکە هەرچیەک بوو بێ ڕووداوێکی چاوەڕوان نەکراوی بە دوای خۆی داهێنا. ئەویژەوە بوو ئەمجارە هەموو پەرلەمانتاران کۆک بوون و ڕای جیاوازیان نەبوو. هەموو پێکەوە پێداگر بوون لەسەر قەیرانەکانی هەرێم کە ئەمە بەڕێکەوتن کرابوو نەک بەڕێکەوت یان بە ئیرادەی ڕاستەقینەی پەرلەمانتاران خۆیان جیاواز لە هەمیشە کە لە پەرلەمان کێشەکان دەتەقنەوە. ئەم جارە بۆمبی ناکۆکیەکان کەوتە نێو ئەنجومەنی وەزیرانەوە. ڕۆژی چوارشەمە وەک هەمیشە کە هەفتانە ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە هاوڵاتیان هەواڵێکی چاوەڕوان نەکراویان بیست. ئەویژەوە بوو ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم و خالید چوانی وەزیری هەرێم بۆ کاروباری بەغداد بەشداری کۆبوونەوەکانیان و تەنانەت بایکۆتی دەوامی وەزارەتەکانیشان کرد. ئەوەی یەکەمیان گەڕایەوە شاری سلێمانی و دووەمیان هەڕەشەی دەست لە کار کێشانەوە دەکات. بزوتنەوەی گۆڕان لە زاری ڕێکخەری ژووری پەرلەمانەوە خاوەندارەتی خۆی بۆ ناڕەزایی گلەیەکانی وەزیرەکەی ڕاگەیاندوو تا ئێستا ژێکێتی لەسەر هەڵوێستی وەزیرەکەی بێدەنگی هەڵبژاردووە و هەڵوێستی ڕوون نییە. کێشەکان چۆن سەریان هەڵدا؟ دلێر عەبدولخالق وتەبێژی بزوتنەوەی گۆڕان بە میدیای فەرمی حیزبەکەی ڕاگەیان نیگەرانی وەزیری دارایی و ئابووری لەوەوە سەرچاوی گرتووە کە پێی وایە لە ڕێگەی سەرۆک و جێگری سەرۆکی پەرلەمانەوە ڕێکەوتنی پێشوەختە کراوە و هەوڵ درراوە مزایدەیەکی زۆر بکرێتە سەرتیمی حکوومەت و بە تایبەتیش خودی وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەویشەوە بە ئامانجگرتنی بزوتنەوەی گۆڕان لە کاتێکدا خەڵکی هەرێمی کوردستان باش دەزانێت لێبڕینی موچە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و سەرۆک وەزیران و جێگیری سەرۆکی حکوومەت لێی بەرپرسن. لێرەدا هاوڵاتیان دەپرسن ئەگەر بزوتنەوەی گۆڕان متمانەی بە هاوبەشەکەی نییە و پێی وایە پلانگەڕی لێ دەکات کەواتە سوودی مانەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بێت؟ یاخود ئەگەر سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە پشکی یەکێتیە و ئێستاژ ئەو حیزبە لەگەڵ گۆڕان هاوپەیمانە بۆ قۆناغی داهاتوو چۆن پلانگێڕی لە هاوبەشەکەی دەکات؟ ئاخۆ ئەوە زەنگی یەکەمی ناکۆکی نێوانێکێتی و گۆڕان نییە کە هاوپەیمانێتیەکەیان تازە لەدایک بووە یان دەکرێت بوترێت سەرۆکی پەرلەمان سەر بەو ئاراستەی ناو حیزبەکەیەتی کە زۆر ئارەزووی ڕێکەوتن لەگەڵ گۆڕان ناکات و دەیەوێت لەو ڕێگەیەوە کەلێن دروست بکات لە نێوان دوو هاوپەیمانە نوێکەدا. ڕایەکی دیکە هەیە پێی وایە ئەوەی ڕوودەدات هێشتا ناڕەزایەتی ڕاستەقینەی یەکێتی و گۆڕان نییە بەرامبەر کابینەینەوە چونکە ناڕەزایەتی ڕاستەقینە دەبێت لە سەرزاری سەرۆکی تیمی ئەو دوو حیزبەوە بێت لە حکوومەتی هەرێمدا. ئاوکات ئەوە بە جۆرێک لە سیناریۆ و استراتیژی پارتی یەکێتی و گۆڕان دەزانن بۆ سەرقاڵکردنی خەڵکی و لە بیربردنەوەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کە تیایدا ژمارەیەک داتای مەترسیدار خرایە ڕوو. بۆ نمونە قەرزەکانی حکوومەت لە 28 ملیار دۆلارەوە بۆ 31 ملیار دۆلار بەرز بۆتەوە. کێڵگەنەوتیەکانی سنووری پارێزگای سلێمانی تەنها
لە سەدا سێی کۆی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان پێک دێنێت کە ئەم داتایە وەک وەڵامدانەوەیەکی ناڕاستە و خۆشوا بوو بۆ ئەو نوزە کزەی هێشتا داوای لا مەرکەزی دارایی و کارگەڕی دەکات. یەکێکی دیکە لە داتا مەترسیدارەکان کە لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەی حکوومەت و پەرلەمان خرایە ڕوو ئەوە بوو لە سەدا 58 داهاتی نەوت سەرەڕای بەرزبوونەوەی نرخەکەی دەچێتە خەزێنەی کۆمپانیاکانی نەوتەوە. لە کۆبوونەوەکەی پەرلەمان هەمووان یەکدەنگ بوون تیمەکەی حکوومەت نەبێت. بۆ نمونە ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران داتای قەرزەکانی سەر هەرێمی خستە ڕوو، بەڵام دواتر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ڕەتی کردەوە. کۆی گشتی قەرزەکان ئێستا گەشتۆتە 33 تریلیۆن و 659 ملیار و 430 ملیۆن و کە بە دۆلارە کاتە 28 ملیار و 476,675. ئەمە بریتی بوو لەو ڕقەمە کۆی گشتی پابەندیدارایەکان لە ساڵی 2020. ئەم ژمارەیە زیادی کردووە و ئێستا هۆکارەکانی زیادکردنی ئەم ژمارەیەش دەخینە ڕوو. ئێستا بۆتە 31 ملیار دۆلار و 637 ملیۆن و بە دیناریش دەکاتە 37 تریلیۆن و 394 ملیار کە بەشێکی زیادبوونەکە ئەگەڕێتەوە بۆ سعری دۆلار کە ئێستا کە تەحویل کراوە لە دۆلار بۆ دینار لەسەر ئەساسی 1450 دینار لە مقابلی دۆلارێک سعری سەرفەکەی دەستنیشان کراوە. دکتۆر ئامان چەندێک قسەی کرد یەکسەر ڕۆشت من لەگەڵ ئەو ئوسلوبە نەبووم بۆیە داواتان لێکم جەلسەیەکی تر بکرێ لێژنەی مختص دکتۆر ئامان ڕقابەی مالی بێن لەگە وەزارەتی مالیتیانە بێن ڕقەمەکانتان بە دقیقی چونکە ئەو ڕقەمانە من بەڕاستی یعنی لە لای ئێمە تەثبیت نەکراوە. کەمالە تروشی وەزیری سامانە سروشتەکان بە گرنگیەوە باسی گرێبەستە نەوتیەکانی دەکرد، بەڵام ئاوات شێخ جەناب ڕەخنەی توندی لە گرێبەستە نەوتیەکانی هەرێم گرتووتی من لەو دەنگە ناڕازیانەی ئەنجومەنی وەزیرانم کە لەگەڵ گرێبەستەکاندا نیم. هەمووان ماوەیەکی زۆر چاوەڕێی کۆبوونەوەی پەرلەمان و حکوومەت بوون بۆ ئەوەی چارەسەری بەشێک لە گرفتەکانی کوردستان بکرێت، بەڵام دوای کۆبوونەوەکە هیچ ئەنجامێک دیار نییە و خەریکە پەرلەمان و حکوومەت لە نێوان حیزبەکانی بەشداردا دەبێتە گۆڕەپانی ململانەیەکی نوێ کە هاوڵاتیان هێندەی ترماندوو بکات و قەیرانێکی نوێ بێتە سەر مەڵۆی قەیرانەکانی هەرێمی کوردستان.